داوا لە گشت پەرلەمانتارانی ئەم خولەی پەرلەمان دەکەین کە بە شێوەیەکی باش کار بکەن کە بتوانن داواکاریەکانی گەنجان بگەێنن بە شوێنی مەبەست. ئەم جارە ئێمە وەکو گەنجان داوا لە گشت پەرلەمانتارانی حیزبە سیاسەکانی هەرێمی کوردستان دەکەین کە بتوانن داواکاریەکانی گەنج بگەێنن نەبن بە ڕۆبۆتێک بۆ لە ژێر دەستی حیزبەکانیان بەڵکو ببن بە هۆکارێک یاخود ببن بە پاڵنەرێک بۆ ئەوەی کە گەنج و داواکاریەکانی گەنج بگەێنن بە پەرلەمانی حکوومەتی هەرێمی کوردستان. هیوادارم کاندیدانی کە دەردەچن بۆ پەرلەمانی کوردستان بە دڵ و بە گیانێکی لێبوردایی و بە یەک دەست بە یەک تیم کار بکەن بۆ ئەوەی ئەم گەلە ئاشتەوایی لە کۆمەڵایەتی بنێنەوە لە نێوان لەناو ئەو کۆمەلگایەدا. هیوادارم ببنە هۆی کەسانێک کە لە ئایندەدا چاویان لێ بکرێت و کە سوودیان لێ بمدرێت و کە چۆن کارێکی دسۆزانەیان کردووە و دەستخۆشیان لێ بکرێت. داواکارم لە حیزبەکان بەگشتی هەر هەمویان دەستەڵات و ئۆپۆزیسیۆن و هەر هەمویان بتوانن کە ئیش بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان نەکەن، ئیش بۆ تاچقی شەخص نەکەن. هیوادارم ئیش بۆ گەل بکەن، بۆ خاک بکەن، بۆ نیشتیمان بکەن. هیوادارم لە کاندیدە بەڕێزەکان کەوا خاوەنی قسەکانی خۆیان بن لە کاتە هەڵبژاردندا، تەنها بەس قسە نەکەن، دواتر بەسدە بۆ هەڵبژاردنیان بی کە دوای ئەوەی هەڵبژاردن تەوا دەبی ئیتریشیان بە دەنجی ئێمە نامێنێتن. هیوادارم خاوەن بەڵێنەکانیان بن و هەروەها ئیش بۆ گەنجەکان بکەن.